بەناوی خوای گەورە سڵاوتان هەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای ناڕەزایەتی لایەنەوە ئۆپۆزیسیۆنەکان لە پەرلەمانی کوردستان پارتی و یەکێتی و گۆڕان بە تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیان درێژ کردەوە کە تاوەکو سیوێکی 12/2023 بە پێ و درێژکردنەوەیە بەردەوام دەبێت لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز مامۆستا بوبەکر عەلی سیاسەتمەدار لەسەر لێکەوتەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتیێرم لەسەر دۆخێرێم و لە ئاسی عێراق و هەرێمەتی و ناوچەکەش دەکەین و سەرەوەش دەکەین هێزەکان چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخە بکەن و ئایا پرۆژەیەکی چارەسەری هەیە بۆم قۆناغا یاخود دوای 6/11 دەکرێت چی بکرێت کە تەمەنی ئەم خولەی پەرلەمان بەبێ درێژکردنەوە بەسەر دەچێت. مامۆستا خێر بێن سوپاس سوپاس دەکەم کە سەرەتا لە بۆ چوونی بەڕێز بزانم لەبارەی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کە ئۆتۆماتیکی تەمەنی حکوومەت و سەرۆکایەتیێرەمیشی لەگەڵ درێژکراوەتەوە بۆ سیوێکی 12/2023 جەنابەت چۆن لێی دەڕوانی؟ بەڵێ بەنای خوای بەخشندەی میهرەبان ئەمە یەکەم ئاماژەی ئەم دۆخە پێمانەڵێ کە نەبوونی دەستور بازی چییە؟ یعنی تەمەنی پەرلەمان و حکوومەت و ئەوانە بەدەستی حیزب و پەرلەمان و جۆرەشتانە نییە. یعنی تەمەنی یا بڵین خولی هەڵبژاردن لە دەستورە دیارە کرێ و ئەگەر بێت و لە دۆخێکی ناهەمواریشە درێژکردنەوەیەکی پەرلەمانی شەبێت دیسان لە دەستورە دیارە کرد. ئێمە بەبێ ئەوەی چوارچێوەیەکی دامەزراوی و دەستوریمان هەبێ و مەرجعەتێکی لەو جۆرەمان هەبێ حیزبەکان لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیانەوە لە ڕوانگەی هەڵنەکردن بێیەکەوە یان نەگەیشتن بە ئەو تەوافقاتانەی کە پێیان وایە بەرژەوەندی ئێستا و ئایندی خۆیان تایە بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکان کە دیارە لێرە بە پلەیەکەم پەیوەندی بە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەیە ئەوان یعنی پەرلەمانیان درێژ کردوتەوە لەبەرەوەی بۆش درێژیان کردوتەوە لەبەرەوەی ڕێک نەکەوتون لەسەر ئەوەی کە لە چوارچێوەی چه یاسایەکە لە سایەکی کۆمونیسیۆنەکە لەبارەی چ بارودۆخێکە هەڵبژاردن بکەن و هەر یەکە لەو حیزبانە ئەتوانن ئەگەر لە دۆخی ڕێنەکەوتن لەگەڵ بەرامبەرەکەیە ئەتوانن لە ناوچەی خۆی هەڵبژاردن دروست ببێ لەبەرەوەی ئێمە فرەدەسەڵاتیمان هەیە لە کوردستانە فرەی هێزی چەکدارمان هەیە زۆری حیزبی ئابڕوبەرمان هەیە بە ڕاستی ئابڕوبەر لەبەرەوەی کە بەڵێ ئابڕوبەر یعنی زۆنی حیزبی ئابڕوبەرمان هەیە لەبەرەوەی لە نەتەوەیە گرتوەکانە لە ئەنجومەنی ئاسایشە کورد ساڵهای ساڵە خەونە بینێ بەوەی لە ئەنجومەنی ئاسایشە ناوی کورد بێ وشەی کورد بێ ئێستا نوێنەری نەتەوەیە گرتوەکان لە عێراقا راپۆرتە نووسێ کە شەو ڕۆژ لای بەرپرسە کوردەکانەوە دۆستی هەندێکیشیانە بەڵام بە جۆرێ ئەینووسێ کە تانە ئادا لە دۆخی هەرێمی کوردستان باسی زۆنی سەوز و زەردەکە وەک ئاماژە بۆ نەبوونی ئیرادەیەکی نیشتیمانی ڕاستەقینە بۆ دروستکردنی دەسەڵاتی و هەرێمێکی بەهێز و یەکگرت و لە کوردستانەوە بۆ فرد دەسەڵاتی لە کوردستانە و واک هەڕەشە لەسەر ئایندەی ئەزمموی هەرێمی کوردستان تۆ لە دۆخێکی ئاوایە کە ئەگەر بێت و دەستور دیاری دەستورمان هەبوویایە دیارە لە دنیاە خۆ ئەگەر دەستورنیە ئایا دەستوری عێراقی و شتە دروست ناکە ئەوە بەجێمێنێ بۆ یاساناسەکان کە منیش تۆزی یاساناسم بەڵام ناچێت سەر و بابەتە لە دۆخی ناهەموارە لە هەم وڵاتێکە ئەشێ هەندێک دۆخی زۆر لە ناکاو بێتەکایەوە کە ئێمە لەو دۆخە ناکاوانەیە نەتوانین ڕەوتی سروشتی بەڕێوەبردننی وڵات وەکو خۆی درێژە پێبین ناچار بین بە نائاسایی مامەڵە لەگەڵ میسکانزم و بەرکەوتە و ئیستحقاقە دەستوریەکان بکەین بۆ نمونە نەتوانین لە کاتی خۆی هەڵبژاردن بکەین بەڵام لەو کاتەیە کە دەستور دیارێکە یاخو قانون دیارێک ئێستا ئێمە دۆخێکی لەو جۆرەمان نییە کە دۆخێکی لەو جۆرەمان نییە ئاماژەیە بەچی ئاماژە بەوەیە کە لە دۆخی ئاساییشە هەرێمی کوردستان بە عەقڵی ناکاوی داراکرد بە عەقڵی لە ناکاوی داراکرد جارێکتر ئێمە لەم بەرنامەیە وتمان دۆخی هەرێمی کوردستان عەقڵی لە ناکاو یا بڵین دۆخی هەرێمی کوردستان دۆخی بارێکی لە ناکاوی ڕانەگەیەندراوە ڕاستە بە شێوەیەکی قانونی دۆخی لە ناکاو لە هەرێمی کوردستانە ڕانەگەیەندراوە بەڵام لۆژیکی دۆخی لە ناکاو لە هەرێمی کوردستانە هەیە ڕاستە هەندێک شت نییە بۆ لە دۆخی ناسایی ئێمە وا باسمان کرد کە قەیرانەکان لە شوێنی خۆیانە ئەمنەوە ناتوانین لە ئاستێکی زیاتر بۆ نمونە خزمەت گوزاریەکان پێشکەشکەین کێشە سیاسیەکان هەڵە پەسێرین لە ئەمڕۆ بۆ دواوە ئیدارەی دۆخەکە ئەەکەین ناتوانین چارەسەری کێشەکان بکەین و ناتوانین هەنگاوێ بڕۆینە پێشەوە قۆناغی تازە دەست پێ بکەین بۆیە لە دۆخی ئاساییە ناژین چکم دۆخی ئاسایی دۆخی ڕازیبوونی هاوڵاتیە
دۆخی دەسەڵاتێکی سەقامگیرە، دۆخی پەیوەندێکی ئاسایی نێوان حیزبەکانە و دۆخی سەقامگیری سیاسی و قانونی و دەستوری و دامەزراوی لەو کۆمەلگایە کە ئێمە بەداخە لەو ڕۆ هەژارین لە هەرێمی کوردستانە. کەواتە درێژکردنەوەکە نائاساییە لە شوێنی خۆیانە و خزمەت بە پرۆسی سیاسی هەرێمی کوردستانیش ناکە. بۆ خەڵکی کوردستان نییە هێندەی بۆ ڕێک نەکەوتنی دوو حیزبە لەسەر ئەوەی چۆن هەڵژاردن بکەن لە چوو هەلو مەرجەکە و بەشیان لە ئایندەیە چۆن بێ کاتێکی تریانەوێ بۆ ڕێکەوتن ئەنجا ئایا لەو کاتەیە ئەگەن بە ڕێکەوتن یا جارێکتر پەرلەمانیش درێژەکەنەوە درێژکردنەوەی درێژکراوە. ئەمە شێنی ئەو ئەگەرە شەیە ئەبی ئەگەرەکە جارێکی تریش درێژی مادام ئێمە کاتمان لەبەردەستا بوو لە 2020ەوە کاتمان لەبەردەستا بوو قانون بگۆڕن، کاتمان لەبەردەستا بوو کۆمیسیۆن پێکبێنینەوە، کاتمان بەدەستا بوو گفتوگۆیەکی نیشتیمانی، بەڵام ئەو بوومە لەرزانی لە ناو حیزبەکانە ڕۆدوان. ئێمە کێشەمانەت پەرلەمان نییە، یعنی کێشەمان حیزبەکان نەخۆشن بە شێوەیەکی گشتی بە ئاستی جۆراجۆر. قەیرانی شەرعێتمان لە ئاستی حیزبەکان نەخۆشیەکە چییە؟ یعنی نەخۆشەکەوە ناو خودی حیزبەکان ناوخۆیەکی ئاسایی نییە بەو مانایی ململانی تایە کوتلەی تایە بەو مانایی هەڵ ئەو سەرکردیاتی لە حیزبەکان هەڵە بژێرێن ڕنگدانەوەی دۆخێکی ئاسایی قەناعەتی حیزبەکان نێتەبیعی لە ئاستی حیزبەکەەوە بۆ حیزبێکی تر بەس بە شێوەیەکی گشتی یعنی حیزبێکی یەکگرتووی دیدڕۆشنی هاوبەشی ئاسایی کە بە شێوەیەکی ئاسایی مامەڵە لەگەڵ دیموکراسی و هەڵبژاردن و ئەو لا نەخا و ئەو ناشرن نەکا و ئەو نەخاتە ئەو لاوە و گەمەکە تێک نەدا لە ناو حیزبەکەیە ئەمە ئەگوێزرێتەوە جارێکتر بۆ ناو کۆمەڵگە و بۆ ناو پرۆسە سیاسی گشتەکە ڕنگدانەوەی ئەبێ لە سەراستی پەرلەمان و حکوومەت و بەم جۆرەشتانە کەواتە ئێمە لە قەیرانەکەمان لە ئاستی جۆرا و جۆرە هەیە ژێرخانی ئەگەر دیموکراسی بە مانایەکتر یا بڵین کەناڵی یعنی ممارسەکردنی دیموکراسی پارتەکان بن پارتەکان خۆیان کێشەیەکی گەورن لە باتیەوەی چارەسەر بن بۆ کێش باسی بوومە لە زیینە حیزبەکانت کرد ڕوویداوە پێشترەگەری هەیە لە حیزبی تریژ ڕووبدا من بە بڕای هەموو حیزبەکان ڤایرۆسیان ئەو ڤایرۆسیان هەڵگرتووە بە ئاستی جیاواز و بە شێوەیەکی گشتی حیزبی کوردی لە قەیران ئاژی بە ئاستی جیاواز. باشە پێشتر لە سلێمانی ڕوویدا هەولێریش پارتی لە سەرڕێی کۆنگرێ منەڵم بالقوة بتعبيري فلسفي بدربريني فلسفي واتە بە شێوەیەکی هێزەکی بالقوة ڤایرۆسەکە هەموویان ڤایرۆسەکەیان هەیە چەند زەمینە لەبارە بێ ڤایرۆسەکە گەورە ببێ و جەستەکە بە تەواوی شەکەتکا و نەخۆشی خاو دەرکەوێ و بە سیمایە و بە بڕیار و بەکوورە ئەمانە ئەمێنێتەوە بۆ دووە ڕۆژی حیزبەکان بەڵام بە شێوەیەکی گشتی بە قەناعەتی من هەموو حیزبەکان هەڵگری ڤایرۆسەکە. باشە بەس وەکو ئەوەی کە بەڕێزوتت دەستورمانیە لە کوردستانە بەس ڕەنگە هەندێک جەناویشی یاسات خوێندووە بڵێن یاسای پەرلەمانی کوردستان جۆرێک لە سروشی دەستوری بوونی هەیە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەستوری عێراقمان هەیە 4 ساڵی دیاری کردووە بۆ تەمەنی پەرلەمان هیچ پەیوەندێکی بە نەبوونی دەستورەوە هەیە لە کوردستان. بەڵێ ئەگەر ئێمە دەستورمان نەبوویایە و ئێمە محکەمەیەکی باڵای دەستوریمان نەبوویایە زۆر مەسەلەکە بۆ ئێمە ئاسانترە بوو و بە ئاسانی نەئەتوانرا دەست ببرێ بۆ ئەم شتانە لانێکم بام جۆرە ئێستا و خەڵکی شەڕەکە تا ڕادێ ئاسانترە بوو بۆیە من ساڵەهای ساڵە بەش بە حاڵی خۆم بانگەشاکەم بۆ بوونی دەستور و خەڵک بە تایبەتی خەڵکی ناڕازی لە بایەکی دەستور تێبگا لانێکم شەرعێتێکی گەورە بە شەڕەکانی تۆدا مەرجەعێکە بێ بۆ پەنابردنەبەری زۆر شتێتر لە ڕاستیە ئیدانەیەکی بە قووەتری خەرقی دەستورەیە ئاخر جیاوازە تۆ مادەی دەستور پێشێلکەی وەک لەوەی مادەیەکی ئاسایی پێشێلکەی یا لە نەبوونی سەقفی دەستورە گەمەی سیاسی بکەی و کۆمەڵگایەکی ڕێک نەخراوە یعنی نەبوونی دەستور ئاماژەیە بە کۆمەڵگایەکی ناڕێکخراو یا کۆمەڵگایەکی ڕێکخراوی شێوا و ناکرێت کۆمەڵگایە بە قانونی ئاسایی ڕێکخرێ با سروشی دەستوریشیان نەبێ دەستور جایە لەبەرەوە کۆتم یاسایەکە لەسەر و یاساکانەوە قانونی ئاسایی بۆ کۆنتڕۆڵکردن و ئەرەستەکردنی ڕەفتاری تاکو کۆمەڵگایە بەڵام قانونی ئەساسی بنەڕەتی واتە دەستور بۆ ڕێخستنی ڕەفتاری حکومڕانەکانی وڵاتێ بەزەرەنگ خەڵک بڵێن پارتی و کێتێتی یاسای خستویانە ژێر پۆستاڵی خۆیانەوە ئەمە بۆ دەستورەکە شەر ڕاز نابێ مامۆستا قەیناکە ئاخرە و کاتە باجی قورسترە بێ مانای قورسترە بێ بە بڕای من یەکەم ئاسان نابێ بۆ جۆرە دووەم یار ئەگەراوایان کرد مانای زۆر گەورەتری ئەخلاقیە بێ
مانای زۆر یعنی لەسەر ئەستی ناوخۆ لەسەر دەرەوەیە بە بڕای من باجەکەی قورسترە بێ چکم دەستور پێشێلکەی وەکۆنی یاساک پێشێلکەی و تەویلکردنیش بۆ دەستورە و کاتە تەبیعی ناتوان خۆشیان تەویلیکەن ئێستا ئێمە پەنا بەرینەبەر چێ بۆ نمونە دادگایەک ئێمە پەنای بەرینەبەر ئەو لانێکم دقەکانی دەفسوورمان بۆ تەفسیرکە هیچ دادگایەکمان ئێستا پەنای بەرینەبەر ئەو دادگای باڵای فیدراالیە ئەوش خۆمان نەزانین لە چوارچێوەیەکی سنووردار لەبەرەوەی هەرێم حەقی هەیە دەستوری هەبێ و ئەو یاسا ئاساییانەی کە لە عێراقەوە دەرەچن لێرە لە ڕاستیە تۆ ئەتوانی تۆ ڕێیان پێ بدەی یا ڕێیان پێ نەدەی و دەستوری عێراقیش بە جۆرە لە جۆرەکان ملکەچی ئەو هاوکێشە سیاسی و یعنی هاوکێشەی هێزەیە کە لە عێراق و هەرێمی کوردستان و هەرێماتی و نێودەوڵەتیەوە هەیە بۆ یەگەرێمە دادگایەکی نێودەوڵەتی دەستوریمان هەبوویایە و دەستورمان هەیە بە بڕای من دۆخیەمە ناڵێم ئیتر ئەبێ شەڕی زۆر بکەین هەتا دەستور سالاری و کولتوری دەستور سالاری لە وڵاتەیە ئەچەسپێنین بەس هەنگاوی یەکەم بوونی دەستورە هەنگاوی کە دەستورمان هەبوو ئێتری ئێمە شەڕی چەسپاندنی دەستور دەست پێەکەین بەس هەتا 100 ساڵی تر ئێمە دەستورمان نەبێ هەر لە خاڵی سفر سوڕێنەوە هەر بە ئاسۆی ئەڕۆینە پێشەوە ئەزمونمان کەڵەکە نابێ و خەواتی ئیسلاحخوازی و دووبارە بیناکردنەوەی سیستم لە وڵاتەیە بە شێوەیەکی زۆر ترسناک دواکەوێ بۆیە ئەو دیدەی لە ئۆپۆزیسیۆن و ناوەندی ڕۆشنبیری دەستور ڕەتەکاتەوە پێی وایە خزمەت بە دەسەڵاتەکە پێم وایە ئەم دیدە خزمەت بە دەسەڵاتەکەەوە بە درۆخکردنەوەی بە دیارکردنەوەی ئەم دۆخی کوردستانەکە و ناهێ لە گەشە سندنێکی ڕاستەقینە و حەقیقی لە ژیان و پرۆسی سیاسی لە کوردستانە بێت بەسەگەر هەوڵێک هەبێ بۆ نمونە بۆ نووسینەوەی دەستور تا ساڵی داهات و ڕەنگە خواستێکی لەم شێوەیە هەبێ ئەگەر ئیرادەیەکی سیاسی هەبێت دەگونجێ دەستور لە ماوەی بنووسێت چونکە قسە لەسەرەوەی پەرلەمانەکە شەرعیەتی نامەیە دوای 6 تۆ لەگەڵەوەیدا ئەگەر دەستورەکە بنووسرێتەوە بێگومان دەستورە بێ لانێکم تەوافقی زۆربەی هێزەکانی لەگەڵا بێ و لە دۆخێکی ئاساییە بنووسرێتەوە بۆیە لە دۆخێکی ئاوایە بە بڕای من تۆزە قورسە نووسینەوەی دەستور بە شێوەیەک تۆزە قورسە بە سیوادارم لانێکەمەوە سێلانە بگەنە ڕێکەوتن لانی کەم بگەنە ڕێکەوتن و لە دوایە دەرگا کراوە بێ بۆ مناقەشەی ئەوانی تر و لە دەورەی داهاتوو ئەگەر هەڵبژاردن بۆ پەرلەمانمان مایەوە و دۆخەکە بەم جۆرە بوو و رووسیا شەکی ناوکی بەکارنهێنا و کاتە بیر لە دەستوری ژەکەینەوە بۆ بەڕێزت گومانت لەوەیە هەڵبژاردنی داهاتوو بکەین یعنی جیهان لە دۆخێکی زۆر ناسەقامگیر و پڕ لە نیگەرانیاژی و ئایندەیەکی نادیار چاوەڕێیەکە ئەو ململانەی لە ئۆکرانیایە ئەو ململانەی لە نێوان ئەمریکا و رووسیا و یابان و ئوسترالیا و کۆریای باشوور و کۆریا باکوور و یعنی ئەو جەم سەربەندیە نوێی لە جیهانە پێک دێ و ئێستا کە سیستمی نێودوڵەتی لە ژێر فشارایە ئەمێنێتەوە یا نامێنێتی یا ئەگەردار ڕوخە چی جێگای ئەگرێتەوە و ئایا بەشەرە دەتوانێت بە شێوەیەکی تەقلیدی ئەم ئاڵ و گۆڕە لە سیستما بکە هەموو ئەمانە جێ پرسیاری گەورن جاوەرە جیهانێک لە ئەوەیە ژی وەسەیر کە کۆماری ئیسلامی ئێران بۆ نمونە هەڕەشا لەوەکە ئەویش وەکو تورکیا بەسپا بێتە ناو ئێمەوە و ئەگەر ئەوە بوو بێگومان مەسەلەی حەشت و ئەم جۆرەشتانەی لەسەر سنوورەکەی بێ بە فشار و دۆخی عێراق ئاوایە دۆخی هەرێمەکە ئاوایە دۆخی جیهان ئاوایە ئێمەش خەمەی خەریکی گەمەیەکی بچووکین لە کوردستانەکەی خۆمانە بەرز نابینەوە بۆ ئاستی ئەو تەحەدا گەورانەی کە هەڕەشەمان لەیەکەن یا پەیوەندی بە ژانی ئێمە و هەرێمەکە و جیهانەوە هەیە و جیهان بە شێوەیەکی زۆر نیگەران کوونەندە بە دەردی فارسەکانەڵێ چاودێری و دۆخاک باشە بەس بابەتێکشی نووسی بوو پێوەست بە ئەو هۆسێ هەرێمەی کە ئۆکرانیا بڵێن پۆتین کردنی بە بەشێک لە خاکی رووسیا هیچ کاریگەریەک هیچ لێکدانەوەیەکە سوار بە بارودۆخی کوردستان کە بەڕێز شتێکرد لەسەر نووسی بوو جەنگی ئۆکرانە کاریگەری بەسەر هەموو دنیاوایە یعنی جەنگی ئۆکرانیا پەیوەندی بەوزەوە هەیە پەیوەندی بە خۆراکەوە هەیە پەیوەندی بە ئاسایشی نێودوڵەتیەوە جەنگێکە بە پێناسی نێودوڵەتی ئاسایشی نێودوڵەتی خستۆتە مەترسیەوە جەنگێکە ترسی پەرەسەندنی هەیە بۆ جەنگی جیهانی سێم جەنگی جیهانی سێم ترسی ئەوەی تایە کە شێوە تەقلیدەکە تێپەڕێنەوە ببێ بە جەنگی ناوکی و ئەتۆمی جەنگی ناوکی و ئەتۆمی ئەگەر ڕوویدا ئێمە نە مرۆڤایەتی و نە جیهان بەم شێوەی ئێستا نامێنێتەوە و ناتوانین لە ڕاستای وێنەی جیهانێ بکەی کە جەنگی ئەتۆمی بە شێوەیەکی بەرفراوانتیا ڕۆبدا چێ ئەمێنێتەوە چێ نامێنێتەوە چۆن ئەمێنێتەوە پاژماوەکانی مرۆڤایەتی چۆن نامێنێتەوە بۆیە لەبەرەوەی ئەم جەنگە پەیوەندی هەیە بە وزە بە خۆراک بە ئاسایشی نێودوڵەتیەوە بە پەیوەندی هێزە گەورەکانەوە
کارەکاتە سەر ئێران سەر تورکیا سەر عێراق ئەی چۆن کار ناکاتە سەر هەرێمی کوردستان خۆمە لە دەرەوەی ئەو دنیانین لە دەرەوەی ئەم ناوچەیەش نین بۆیە بە جۆرە لە جۆرەکان ئەو جەنگە کاریگەری بەسەر هەموو گیانەوەی باشە بەس لە نووسینەکەی جەنابتم سانەوە بخوێنینەوە مەترسیە بزن بەشێک لە وڵاتانی دراوسێ بێ هەرێمایەتی بێ بەشێک لە خاکی ئێمە بەرن بۆنە ئێستا ئۆپراسیۆنی تورکیاوی جەنابەت باست کرد هێرشی ئێرانە بۆ هەڕەشەی هێرشی زەمینی ئێران کراوە گەر چارەسەری حزبەکانی ڕۆژهەڵات نەکرێت هەیە ئەو مەترسیە بێگومان کاک حەکیم ئێمە گرنتی مانەوەی هەرێمی کوردستان بەهێز نیە من دەیان جاروتوم لە دیان و تار و چاوپێکردن و ئەم جۆرەشتایە گرنتیەکانی مانەوەی هەرێمی کوردستان چییە بێگومان ئەبوویە بە پلەی یەکەم یەکگرتووی و دڵسۆزی و خەمخۆری خەڵکی کوردستان بێ و ئەوەی کە هێگڵ ناوی ناوە دەوڵەتی هەماهەنگ با ئێمە ناوی بنین حکوومەتی هەماهەنگ هەرێمی هەماهەنگ هەرێمی هەماهەنگ ئەوەیە کە ئیرادەی حکومڕانەکان و حکوم بەسەرکراوەکانە نخبەی حکومڕان و خەڵکی یەکی گرتووە لەسەر کۆمەڵە بەها و هەردووکیان پەرۆشن بۆ پاراستنی و ئەزبوونە ئێمە ئەم گرنتیە ئەسیل و ڕەستەنەمان نییە کە بەم جۆرە پێویستە لە هەرێمی کوردستانە هەبێ ئەمێنێتەوە سەرچی ئەمێنێتەوە ئەو ڕەوایەتی کە دەستوری عێراق بەمانەوەی هەرێمی کوردستان دەکەمە بەهێزترینە یعنی دووەمیان مامەڵەکردنی پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان بە حکمی ئەکتەرێکی نادەوڵەتی لەبەرەوەی هەندێک تیۆری سیاسی هەیە ئەڵێ هەموو ئەکتەرێکی نادەوڵەتی وەک هەرێمی کوردستان ئەگەر بێت و بڕیاربەدەستێکی جیهان دەوڵەتێکی جیهان ناوەندێکی جیهانی پشتیوانی لێنەکە یعنی ئایندێ مسۆگەر نییە یعنی مەرج دێ بمێنێتەوە سێمیان مامەڵەکردنی دەوروبەرمانە وەک دیفاکتۆ لەگەڵ واقع هەرێمی کوردستانە دەستوری عێراقی گرنتی نییە تا سەر ئەم دەستورە کودەتای بەسەرا نەکرێ و گۆڕانکاری نەبێ دەستوری یعنی هیچ گرنتێک نییە هەتا سەر کۆمەڵگای نێودەوڵەتی لە هەموو هەلومەرجەکە پشتیوانی لە ئێمە بکەن چکم لەبەرەوان ئەوان لە چوارچێوەی دیدێکی سیاسی دیاریکراوە بۆ عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئیدارەکردنی ململەکانی خۆیان لەم ناوچەیە بە بەرژەوەندی خۆیان بەرگری لێماکەن یعنی بەرگری لێ ئێمە لە خودی خۆیانە نە ئامانجە نە هیچ خۆیمان مەسەلەکە دین نییە و مەسەلەکە هەتا بەهای خۆرئاوایش نییە خودی ئەو بەها خۆرئاوایانش کەوتوتەش دەرپرسیارەوە کاگەر هەرێمی کوردستان سومعەیەکی و ناوبانگێکی هەبوو بێ لەوەی جۆرە لە نوێنەرایەتی جیاوازیەکە لە ڕووی دیموکراسی و لە ناوچەکەیە ئەوەش ئێستا لە ڕوانگەی کۆمەڵگای نێودەوڵەتیش ڕەونەقی جارانی نەماوە و مامەڵەی دەوروبەریش هیچ گرنتێک نییە لەبەرەوەی پۆتین قسەیەکی کرد قسەیەکی ڕاستی کرد لە ئەم ڕۆژانەیە وتی ئایندەی جیهان دووبارە نەخداڕشتنەوەی نخشەی جیهان هێز دیارەکە واتە نەک سیستم نەک قانون نەک حەق نەک لۆژیک هێز دیارەکە لۆژیکی هێز دیارەکە ئەو کاتە ئەمێنێتەوە تۆ چەند تێزت هەیە ئەمە بۆ ترساندن نییە ئێمە بترسین ئەمە بۆ هۆشیارکردنەوەیە کە ئێمە بەڵێ ئەو گرنتیانی ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان مانەوەی بۆ ئێمە زۆر گرنگە نەک بۆ هەر بۆ هەرێمی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان بۆ مەسەلەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئینسانی کورد بۆ کۆمەڵگای کوردستانی زۆر گرنگە بۆ پەرسەندنی ڕۆحی و کولتوری و سەقافی و سیاسی ئایندێ ئەم میلەتە 40 میلیۆن کەسە گرنگە بەڵام لە هەمان کاتە لە مەترسیایە ئەوەی خستۆتیشان بەردەم مەترسیەوە خۆمانین لەبەرەوەی هەتا مەترسیە دەرەکەکان بەهۆی مەترسە ناوخۆیەکانمانایە بەهۆی ناکۆکیمانەوەی بەهۆی نایەگورتومانەوەیە بەهۆی لاوازی دام و دەستگاکانمانەوەیە بەهۆی مەودای دووری نێوان جەماوەر و نخبەی سیاسیمانەوە هەیە و هەوە لێکدابڕانە خۆتی نخبە حکومڕانیەکان تەنانەت ئێمە لە هەرێمی کوردستانە ناتوانانی باز لە نخبەیەکی حکومڕانی یەکگرتو تۆکمە بکەین لەگەڵ جەماوەرێکی ناڕازی لەبەرەوەی یەکێتی و پارتی کە نوێنەرایەتی دوو پارتی دەسەڵاتدارەکان ئەوان لە ناکۆکی و کێشەیەکی قوڵی عەدەمیان کوڵی بێمانایەن واتە ئێمە لە ئاستی خودی نخبەی حکومڕانە شایەتی ناکۆکیەکی بێماناین شایەتی لێکتێنەگەیشتێکی بێماناین کەواتە بەو مانایە حکومڕانیمان نییە کە نخبەیەک نوێنەرایەتیەکە چکم نخبەکەش کردووە ئەم دوو نخبە هەردووکی لەگەڵ کۆمەڵگایە کردووە کۆمەڵگاش لەناو خۆیان لەگەڵ ئۆپۆزیسیۆنیش یعنی کێشەی هەیە بە نوێنەری سیاسی خۆی نازانە لە سەتا هەفتای کۆمەڵگا و لە دەرەوەی ئۆپۆزیسیۆنیش نوێنەرایەتێکی سیاسی نەدۆڕیتەوە کەواتە من لە قۆناغێکی حەساس ئاژین و لە کۆمەڵگایەکی هەستیارە ئاژین
کە بەرچاوڕوون نییە ئایندەی چۆنە و ئاراستەی چۆنە و متمانەی بابەچێ و چۆنە لە قەیرانەکانی ڕزگاری بێ یا مامەڵە لەگەڵ دەوروبەری بکە چکمە تێگەشتێکی هاوبەشمان و وەسفێکی هاوبەشمان نەبوو کێشە ناوخۆیەکانمانەیە نەبوو کێشە هەرێمایەتیەکان نەبوو داڕشتی پەیوەندەکانمان لەگەڵ دەوڵەتە ناو تەحەدانەی بەرەو ڕوومانە بێتەوە نەبوو ئەو سیناریوانەی کە پێویستی ئێمە لە بەرامبەر ئەو تەحەدایە هەمان بێ کە تۆ تێگەشتنی هاوبەشت نەبوو وەسفی هاوبەشت نەبوو بێگومان ڕوبەڕووبوونەوەی هاوبەشت نابی و تۆ ئەبی بە بابەت بۆ سیاسەتی خەڵکی تر بەرگەی فشاری زۆر ناگری لە ژێر فشارە هەڵەوەشیتە باش ئەوز ماوەستا ئێستارێم دوو باشە بڵێن دوو کردە ئەنی پرسیارەکەمە وەسمە و مەترسی هەیە بۆ منە هەندێک وڵاتی دراوسێ هەچەند ئێستا ئۆپەراسیۆنی مەسەلەن تورکیا هاتووەتە پێشەوە ئێرانش جارێ هەر درۆن و هەر خودی ئەوەی کە ئێمە زۆنی زەوز و سەردمان هەیە ئەمە دش بە پرۆژەی نیشتیمانی کوردستان و لە قازانجی دەوڵەتانی هەرێمەکەیە لە قازانجی بەغای لە قازانجی ئەنقەرێ لە قازانجی تارانایە بێگومان لە قازانجی خەڵکی کوردستانانەیە نە لە قازانجی پرۆژە نەتەوەیەکەیە هەیە ئەگەر خۆی یەکێ خۆی باڵگری پرۆژە و نەتەوەی و نیشتیمانی کوردستانی باشوورە زانێت نە لە خزمەت دیموکراسیایە ئەگەر یەکێ لە ڕوانگەی دیموکراسیەوە قسەمان بۆکە لەسەر هەرێمی کوردستان نە لە بەرژەوەندی ئیسلاح و چاکسازیایە نە لە بەرژەوەندی نەتەوەسازی و نیشتمان سیازەیە کەواتە یەکێ ئەگەر نەتەوەیش نەبێ ڕخنە لە نەتەوەیش بگرێ کە من ناتوانم تەسەووری ئەو کەم یەکێ دیموکراسی بێ و نیشتیمانی نەبێ یەکێ ئیسلاحی بێ و نیشتیمانی نەبێ چکمەوە دژبەیەکە و کۆ نابێتەوە بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەگەر تۆ ئەتەوێ پرۆسی دیموکراسی لە کوردستانە گەشە بکە ئەبێ هەوڵی نەمانی زۆن بی ئەبێ هەوڵی بیناکردنەوە خەمبڵینی ناسنامەیەکی هاوبەشی یەکگرتوو بی بۆی کۆمەڵگای کوردستان ببێتەوە بە کۆمەڵگا خەسڵەتی یەکی تیاوێ ڕایەکی گشتیمانەبێت تێگەشتێکی هاوبەشتیمانەبێ هەستی هاوبەشمانەبێ ئامانجی هاوبەشمانەبێ ئەگەر بۆ ئیسلاح هەوڵەدەی دیسان لە کۆمەڵگایەکی کەرت و پەرتا ئیسلاح سەرناگرێ هەروەکو چۆن دیموکراسیش بەرەو پێشەوە ناڕوە سەرناگرێ هەروەکو چۆن پڕۆشەنەتەوەیەکەش سەرناگرێ کەواتە بوونی دەسەڵاتێکی یەکگرتووی هەرێم بوونی کۆتایی هێنان بە زۆنی زۆن و سەر بە پێشمەرگەی یەکێتی و پارتی هێزی دژەترۆری یەکێتی و پارتی دەستگای ئاسایشی یەکێتی و پارتی هەموو ئەمانە دش بە هەر ئەم سێشتن بۆیە ئێمە هەر دیدێکمان هەیە ئەبێ ڕێکەوین لەسەر قۆناغێکی ڕاگوزاری لەسەر کۆتایی هێنان بە ئەم دۆخی هەرێمی کوردستان کە دۆخی ناسەقامگیریە دۆخێکە هەرێمتیای ئامادە نییە بەڵکو یەکێتی و پارتی و دەڤەرتیای ئامادە بەچی قۆناغی ڕاگوزەرە تێمان نەپەڕاندوێمە قۆناغی ڕاگوزەر کە بەبزان من پرۆژەیەکم پێشکەش کرد جەنابی شت پرۆژەکەت بینی کە من پرۆژەیەکم پێشکەشت لە دە ئەیفۆڕا بۆ ئەم قۆناغی هەرێمی کوردستان ڕەنگە پرۆژەکەم بەدە وەکوڵێن زۆر گوێرێ گیراو نەبێ بەس من بۆ خوا و بۆ مێژوتم بە فەرمی ئارەسەی حیزبەکان بە فەرمی ناردوو من نا بە فەرمی نا بەس بەنیوە فەرمی گیانومە بە زۆربەی یعنی ئەوانەی کە قسەکەرن و بڕیار بەدەستن لام کۆمەڵگایە بۆ خوا و بۆ مێژوو من نانشانی پرۆژەکەم دابش کردو بەسەر چەند شتێکە یەکەمیان ئامانجەکانی هەڵبژاردننی دیموکراسی چییە؟ ئایا هەڵبژاردن خۆی لە خۆیان ئامانجە؟ یا ئەبێ وەسیلە بێ بۆ بەدیهێنانی ئامانج لەبەرەوەی ئێمە لە چوارچێوەی سیستەمێکە هەڵبژاردنەکەین پێڵی دیموکراسی و باسی ئەوم کردووە ئامانجەکانی هەڵبژاردننی دیموکراسی چییە؟ یعنی لە هەژنۆدە خاڵە باسم کردو بۆ نمونە بە زیندوو ڕاگررتنی ژیانی سیاسی لە هەرێمە زیاتر خەمبڵاندنی یعنی چەمکی هاوڵاتی بوون و پیادەکردنی ئەو شکمە و یعنی بە عملیکردنی بەشداری سیاسی لە هەرێمە ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵات لە هەرێمە و سزادانی ئەو کەسانی لە دەسەڵاتە کەمتەرخەم بوون هەڵبژاردننی زیاد لە بژارەیە بوونی زیاد لە بژاردەیەک لە وێنەی تۆیە بەهێزبوونی جانی نیشتمان پەروەری ئەوەی کە تۆ خزمەتی نیشتمانەکەیت و لە چوارچەوەی دەوڵەتێکە وەڵحاصل زۆرم باس کردووە دوای واقعی هەرێمی کوردستانم باس کردووە عەفو پێشمەرجەکانی هەڵبژاردنە دیموکراسیان باس کردووە پێشمەرجەکانی هەڵبژاردنە دیموکراسیە ئەبێ ئێمە دەسەڵاتێکی دامەزراوەی نیشتیمانی یەکگرتوومانە بێ کە کەس لە دەرەوەی ئەو دەسەڵاتەوە نەبێ ئەبێ یەک دەسەڵاتمانەوێ چکم گەڕانەوە بۆ فرە دەسەڵاتی بۆ زۆن گەڕانەوەی بۆ قۆناغی دەرەبەگایەتی لە مێژووی ئەوروپایە ئێمە دەوڵەتی ناوەندی لە ئەوروپا بۆچی دێتەکایەوە بۆەوەی یعنی ناوچەی دەسەڵاتی دەرەبەگاتی و میرنشینی تێپەڕێنێ
و دەسەڵاتێکی یەکگرتوو دروستکە لە ڕاستێ کە ئێمە هێشتا ئەو قۆناغە دەرەبەگاتیمان تێنەپەڕوانە بان و ناوی مۆدرنشی لێبرێ زۆنی حیزبی هەمان قۆناغی دەرەبەگاتیە نوێنەرایەتی هەمان دۆخی دەرەبەگاتی سەدەی 16هەمی ئەوروپاکە لە هەندێک وڵاتە کە هەندێک بەداخەوە لە ئەوروپاشە لە ئەڵمانەکان بۆ نمونە تەنها لە سەدەی 19هەمە توانیان میرنشینەکانیان تێپەڕێنن کە سەردەمی ئەڵمانیا دابەش بوو بەسەر 300 میرنشینە و دوایە دابەش بوو بەسەر 56 میرنشین و زۆنی دەسەڵاتی لۆکاڵیا تا بسمارەکان ڕێبەراتی کردن و وڵاتیان پێکەوە ناو یعنی ئەڵمانیا یەکگرتویان دروست کرد کەواتە تۆ لێرە ئەمە بێ دەسەڵاتێکی یەکگرتومانە بێ ئەبێ کۆمسیۆنێکی بێلایەنی ڕاستەقینی حەقیقیمان هەبێ ئەبێ سەرپەرشتیارێکی بێلایەنمان هەبێ ئەبێت دام و دەستگایەکی حکوومەتی بێلایەنمان هەبێ ئەبێت بوونی دەرفەتی یەکسانمان هەبێ بۆ مامەڵەکردن لەگەڵ تواناکانی ئەو نیشتمانیە ئەبێ بێلایانی دام و دەستگاکانی چەکدار و ئەم جۆرەشتانە چکو وەک بەشە لە دام و دەستگا حکوومەتی وەرێمەکان لە دوایە واقع هەرێمی کوردستانم باس کردووە کە ئێمە ئەم پێشمەرجانەمان نییە ئێمە لە هەرێمە دەسەڵاتێکی یەکگرتومان نییە پێشمەرگەی یەکگرتومان نییە ئاسایشی یەکگرتومان نییە دام و دەستگا و دادگای بێلایەنمان نییە بە تایبەتی کاتێک کەیسەکان ببن بە کەیسی سیاسی ئەو ژێرخانە بەچی دروست دەبێ جا مەسمانەوە ئەو ژەخانە من لە دوای باسم کردو بەچی دروستە بێ بە بڕای من هەڵبژاردن و ئەم گەمەیە بەم جۆرە ئیدارەیەکەی و هەڵبژاردن و مزادەکردن و بێنە و بەرە و ئەم جۆرەشتانە ئەم ژەرخانە پێ دروست نابێت دوای باسی بۆیە باسی واقعی هەرێمی کوردستانم کردووە کە لە پێشنەوە 2009 هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کە لە 1994 هەڵبژاردنماکە یا 93 بوو 92 بوو چەند 92 هەڵبژاردنمان کرد چی لێکەوتەوە زیاتر ڕوخانی متمانی نێوان یەکێتی و پارتی زیاتر شێوانی پرۆسەی ڕاگوزەری کە پێویست بۆ کاتە لە بەرەی کوردستانیەوە بڕوا بەرەو شەرعەتێکی دیموکراسی و قۆناغی دوای لۆژیکی شۆڕژێڕی و شاخستانی ئەم جۆرەشتانە دروستبوونی شەڕی ناوخۆ و بوونی 50 و شۆڕبوونەوەی بۆسەر هەموو دادگایە شێوانی پرۆسەی نەتەوەسازی و نیشتیماسازی دابەشبوونی هەرێمی و کردبوونی لە ڕووی ئیداری و سیاسی و هەموو شتێکەوە کەواتە یعنی زەرێکی قوڵمان لێ کرد لە کاتێکە سەرەتایەکی زۆر گەشت بوو چکم ئێمە عەقڵیەتی دیموکراتیمان نەبوو سەرکردەکانمان دیموکرات نەبوون هێزەکانمان دیموکرات نەبوون هێزی چەکدارمان هەبوون لە سای میلیشای دیموکراسی ئەشێوێ ئیلا ئەبێ میلیشیا چەکرێ بۆ ئەوەی دیموکراسی سەرکەوێ و بەشێ لە خەباتی دیموکراسی ئەبێ بۆ چەکردنی میلیشیا بێت دوای 2009 یعنی وە سەرهەڵدانی ئۆپۆزیسیۆن و سەرکەوتنی شۆڕشەکانی بەهاری عەرەبی جۆرێ ئومێد بە هەڵبژاردن و بەشداری هاوڵاتی لە ژیانی سیاسی و لە ڕێگای خەباتی ئاشتی خوازانە و مەدەنی و جەماوەری و هەوڵدان بۆ گەڕانکاری و چاکسازی برەڕەتی و ڕیشێ و ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە سەرهەڵەداتەوە و بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان 25 کورسی دێنێ و دوای 24 و مەسەلی ئیسلامیەکان دەنگێکی زۆر دێنن بە هەردووکان نزیکەی 300-400 هزار دەنگ دێنن ئومێدێک لە کوردستان دروست دەبێتەوە بۆ ئەوەی کە ئایندەیەکی باشترمان هەبێ لە ڕێی بەشداری لە هەڵبژاردن بەڵام سەرنجام لەبەر دابەشبوونە هەرێم لەبەر بێلایەن نەبوونی لەبەر نەبوونی ژێرخانی هەڵبژاردنی دیموکراسی و ئاڵوگۆڕی ئاشتیانی دەسەڵات و ئیسلاح و چاکسازی و بەرەو پێشبردنی پرۆسەی دیموکراسی سەری لە چێوە دەرچوو سەری لە شکستی کۆمەڵی هێزی گەورەی ئۆپۆزیسیۆنەوە دەرچوو پاشەکشەیەکی ترسناک لە هەمووی تراکس ترسناکتر سەری لە ناومێدبوونی لە 7 جەماوەرەوە دەرچوو لە کوردستانە لەوەی بەشداریکردن لە ژیانی سیاسی و هەڵبژاردن هیچ بایەخێکی نییە لەبەرەوەی هیچ گۆڕانکاریێکی تیانە و متمانی خۆیان تەنها لە حیزبێک نەچێشایە بەڵکو لە کوی پرۆسی سیاسی چێشایەوە هەر لە یەکێتی پارتیان نەچێشایە بەڵکو لە ئۆپۆزیسیۆنیشیان چێشایەوە لەبەرەوەی ئەو دەنگی ئۆپۆزیسیۆنی ژێنێ لە ئەو لە 123 لەوایەنێ لە 170 کەسی بەدڵ نییە و کەس بە نوێنەری خۆی نازانێ چکم نائومێد بۆ لەوەی کە گۆڕانکاری لە ڕێگەی هەڵبژاردنەوە بکرێ هیچ بەدیلێکی تریش نییە وەخوا نەخواستە بەدیلە خراپەکە ئەگەر تەقینەوەی خوێناوی و عنفۆم جۆرەشتانە بێ کە ئەبێ 1001 حسابی بۆ بکەین لەسەر پێچێکی مێژوو قوڵبوونەوەی گیر و گرفتەکانە ئەوە چارەسەر نییە باڵکو جۆرە لە داخی دڵی خۆڕۆشتن و وەزعەکەی وێرانترکردنە لە دۆخێکی لەم جۆرەیە بەڵێ مەتەسیتون تیژی و بێگومان لە دۆخێکە کە تۆ
پرۆسەی سیاسی لە چەقبەستویا بێ مەجای ئالیگۆڕی بە شێوەی ئاشتیانە نەبێ بێگومان ئەبێ ئەوەی حساب بکەی کە خەڵکێ بە نائومێدی پەنابەربەرێتە توندوتیژی خوا نەخوازدا تەبیعمان کە گۆڕانکاری نابێت لەبەرەوەی مەرجی بەڵ بەڵام یەک توێمەیە بۆیە من یعنی پێشنیاری قۆناغێکی ڕاگوزەریم کردووە قۆناغێکی 4 ساڵی ئێمە دەستوری تیا پەسەندکەین دام و دەستگای تیا دروستکەین ئێمە دام و دەستگامان نییە ئێمە ڕێسای گەمەی سیاسیمان نییە لە چوارچێوەیە ڕێککەوتبین لەسەری وە بەهێز بێ و بتوانین لە چوارچێوەیە لە ڕاستیان منافەسە بکەین بۆیە ئێمە سیراعەکەین لە چوارچێوەی سیراعە ئاڵەگۆڕی دیموکراسی نایەتە دی بە تایبەتی ئەگەر پرۆژەی شۆڕش لە ئارایان نەبێ کە پرۆژەی شۆڕش لە کوردستانە لە ئارایان نییە پرۆژەی شۆڕش لە ئارایان نییە باش دوای ناو زەمینەی تەقینەوە تنوتیژی یعنی ئەبێ 1001 حسانی بۆ بکەین بەس هەموو فۆرمەکەی تنوتیزی شۆڕژ نییە چکم هەندێکی بە شەڕی ناخۆ کۆتایی پێدێ هەندێکی بە خۆکوژی هەندێکی بە جۆرهاشتی ئەوەی هەشەوێرانیەکە بۆیە ئەوە ناتوانانی وەک بژاردەیە بۆ گۆڕانکاری لە هەرێمە بەڵام ئەوەی دەسەڵاتی بەدەستەوەیە ئەبێ 1001 حسابی بۆ بکە چکم ئەو کاتە عاتیفە قساکە سۆس قساکە عقل بۆ ماوەیە گەچێتە خزمەت سۆز و هەڵچوون و ڕق و تۆڵە سندنەوە کە عقلیش کەوتە ئەو خزمەتەوە ئیتر تۆ نابێت باسی شتی لۆژی بکەکە ئەبێ خۆت نەهێڵی دۆخەکە بگاتە ئەو کەشت باش دوای دێمەولات لەسەر خۆناغی ڕاگوزەر چۆن دروست دەبێت یاخود چی تێدا دەکرێت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوەلاتان لەگەڵمان بمێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان نهێنی سەرکەوتنەکانت تەنها ئاڵتونسایە شیری وشکی ئاڵتونسا بە سوودا تامێکی ڕاستەقینەیە دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا پێش ناوبڕەکە باسیەوەت کرد کە هەرم پێویستی بە قۆناغێکی ڕاگوزەرە بۆ 4 ساڵ بەزێمە پێشترەوەمان تێنەپەڕاندووە یاخود قۆناغی ڕاگوزەر چی تێدا دەکرێت لەکوێ تێمانپەڕاندوو تێوان نەپەڕاندووە لە 92 تا ئێستا یەکێک لە کێشەکانی هەرێمی کوردستانەوەی ئێمە قۆناغی ڕاگوزەریمان نەگوزاراندووە لەبەرەوەی لە هەموو دنیاە کاتێ شەڕی ناوخۆوە بێ قۆناغێک بە دوای شەڕی ناوخۆی بێ پێڵێن قۆناغی ڕاگوزەری و هەندێکیش پێڵێن قۆناغی ڕاگوزەری یا ئەلعەدالە ئەلئینتیقالیە دادپەروەری ڕاگوزەری کە پێویستە لە ئەو قۆناغەیە دیارێمە کۆمەڵێ یعنی دۆخمان هەیە و تێگەشتی جیاوازمان هەیە بۆ قۆناغی ڕاگوزەری لە دۆخی ئاساییە قۆناغی ڕاگوزەری بۆ ئەو کۆمەڵگایانە بەکاردێ کە سیستمێکی دیکتاتۆریتە ڕوخێنن و لە دوایە قۆناغێکی نەدوێ دەست پێکەن بۆ دروستکردن و بیناکردنی سیستمێکی سیاسی جیاواز لە دیکتاتۆریەکە واتە بۆ بیناکردنی سیستمێکی دیموکراسی ئەمە بە چەند فۆرم و میکانزم دێتە دی یەکێکیان بەوەی کە ئۆپۆزیسیۆن مان بگرێ و فشارکا و یعنی بچێتە سەرجادە و بە خەباتی مەدەنی دەسەڵات ناچارکە یعنی واز لە دەسەڵات بێنە وە قۆناغێکی ڕاگوزەری دەست پێ بکە لە دیکتاتۆرێتە زۆر ڕقەکانی وەکو عێراقا
کە ئۆپۆزیسیۆن هیچ دەرەتانێکی نامێنێت بە توانە خودیەکانی خۆی ئاڵوگۆڕ دروستکە هێزی دەرەکی دەستێوەردان دروستەکە بۆ ڕقانی ئەو ڕقێ بۆی قۆناغێکی ڕاگوزەری دەست پێ بکە. هەندێک جار عەقڵمەندانی ناو دیکتاتۆری سیستەمە زۆردارەکان ئەگەنە ئەو قەناعەتەی کە ناتوانن درێژە بەم بارودۆخە بن و باجی گەورە ئەدەن لە داهاتووە بۆی ئەو باجە نەدەن خۆشیان و کۆمەڵگاکانیشان تووشی باجی قورس نەکەن یعنی وردە وردە خۆیان بەشدارە بن لە زەمینە سازکردن بۆ قۆناغێکی ڕاگوزەری. فۆرمێکی چوارەمیان ئەوەیە کە ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە لەو کۆمەڵگایانە ئەگەنە ڕێککەوتنێک بۆ دەست پێکردن بە قۆناغێکی نوە لە ئەو کۆمەڵگایانە. ئێمە تایبەتمەندێکی هەرێمی کوردستانەیە ئێمە قۆناغی ڕاگوزەریمان نییە بۆیە شەڕی ناوخۆ نەوەستاوە. شەڕی ناوخۆ تەنها تەقەکانی وەستاوە فیشەکەکانی وەستاوە. ئەگەر لە هەموو جیهانە ئەڵێن شەڕ درێژکراوەی سیاسەتە بەداخەوە لە کوردستانە سیاست درێژکراوەی شەڕە. سیاست درێژکراوەی شەڕە. ئێمە تا ئێستا ئاسەوارەکانی شەڕ ناوخۆ بەدەستێوە ناڵێن. ئاسەواری شەڕ ناوخۆ چییە؟ پێکەڵ نەکردنە، بغز و حەقدی سیاسیە، ڕق و کۆنە دڵە، دابەشکردنی هەرێمە، زۆنی سەوز و زەردە، ناموئەسەسی یەکگرتو و دابەشبوونی موئەسەساتی هەرێمی کوردستانە، بوونی پەیوەندی ناتە دروستە بە دەوروبەرەوە، هەموو دروست نەبوونی ڕێساکانی گەمەی سیاسی و نەبوونی دەسەڵاتێکی یەکگرتووی هەرێمە هەموو ئێمە بەدەستیەوە ئەناڵێن لە هەرێمی کوردستانە. لەبەرەوەی ئێمە بەو مانایە دیکتاتۆریەتمان نییە. ڕاستە هەندێک ڕواڵەتی تاکڕێویمانەیە بەس ئێمە ئەزمونێکی دیموکراسی شێوەمانەیە. ئەزمونێکی دیموکراسی شێوا و لە کۆمەڵگایەکی پەردبوو کەرت و پەردبووە. لێرە بێت تێگەشتێکی تایبەتمانە بێت. ئێمە دەوڵەتمانە لە هەرێمی کوردستانە. هەرێمێکی یەکگرتووشمان نییە. قۆناغێکی شێواوی ڕاگوزەریشمانەیە لە ناوەتەکانە کە لە بارچوو قۆناغە شێواوەکە لە بارچوو. یەکگرتووی دام و دەستگایشمان نیە. هەندێک ڕواڵەتی دیموکراسیشمانەیە حیزبمان هەیە و هەڵبژاردنمان هەیە و یعنی ئازادی ڕادەربڕینمان هەیە و بەڵام بەمەرج. یعنی لە سنوورێکی دیاریکراو نابێت دەربڕێ و نابێت بگاتە ئامانجەکانی خۆی. هەڵبژاردنمان هەیە بەڵام ئاڵوگۆڕی ئاشتیانەی دەسەڵاتمان نییە. هەڵبژاردنمان هەیە بەڵام هەڵبژاردننی پاکمان نییە. هەڵبژاردنمان هەیە بەڵام سەرنجام سەری لەوە دەرەچێکە بەو جۆرە یعنی لێرەوە ئێمە بە بڕای من ئەبێ ڕێککەوتنێک بکرێ. ئەم لە نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتدار و ناوەندی خەڵکێک ئەم کۆمەڵگایە هێزە زیندوەکانیم یا هێزە کاریگەرەکانی ئەم کۆمەڵگایە لە نێوان خۆیان ڕێککەون. ئیتر بەم جۆرە هەڵبژاردن نەکرێ بەم جۆرە ململانە نەکرێ لە وڵاتێکی لە هەرێمێکی پەرد بووە لە هەرێمێکی پڕ لە حەقد و بغز و کین و نادامەزراوەیی و دامەزراوەکانمان دوو کێشەیە. یعنی هەندێک لەوانە فۆکۆیامایە باز لە کێشەی هەنتنۆکتۆن و فۆکۆیامە هەردووکیان باز لە کێشەی فشەڵی و لاوازی دام و دەستگاکانەکەن لە وڵاتانەیە. وەک شێوازێک بۆ خراپی دۆخی سیاسیان وڵاتانە و دواکەوتوی کولتوری سیاسیان. دکتۆر محەممەد مختار شەنقیتی باسی فشەڵی و لاوازی و نەخەمڵیوی دام و دەستگاکانەکە وەک یەکێ لە کلێنە خەلەلە گەورەکان لە ئەزمموی خولافای ڕاشید و ڕاشدینە لە کە بووە هۆی سەرتاچوونی کە بۆ نەیتوانی سیستمەکە بەردەوام بێ کە ئەیجێڕێتەوە بۆ فەوزا لە کەسیەتی عەرەبیە. فەوزا لە کەسیەتی عەرەبیە نەیتوانێەوە دروست بێت. لە شوێنێکترەوە باسی ڕقەڵاتنی دام و دەستگاکانەکرێت لە زانستە سیاسیەکانە دام و دەستگاکان ڕقەڵێن بروونەتیان نامێنێ نەرمویان نامێنێ ناتوانێت لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانەی سیاسی و کۆمەڵایەتی و فکری و ڕۆحیانی لە کۆمەلگای ڕوەدەن ئەمانیش بگۆڕێن بۆی توانای لە خۆگرتنی گۆڕانەکانی کۆمەلگایانە بێ لێرەوە تووشی ڕقبوون دێن کە تووشی ڕقبوون دێن وریانەوی پێکدادان دروستە بێ لە نێوان بە تایبەتی نەوە نوێنەکان ئەو دام و دەستگایە. ئێمە لە کوردستانە دام و دەستگای ڕقەڵاتوی فشەڵمانەیە. واتە دام و دەستگامان بەهێز نییە تا ڕقەڵ بێ. یعنی لە هەمان کات دام و دەستگا کە لاوازە و لە هەمان کاتە ڕقی شەڵاتوە. چۆن ئەم دام و دەستگایە لە ڕێکەوە پێویستی بە بەهێزبوون هەیە لە ڕێکیتەوە پێویستی بە نەرمکردنەوە هەیە بۆی توانای لە خۆگرتنی جیاوازەکان و ئەو ئاڵوگۆڕانە هەمێ بەسەر بیرکردنەوە و تێڕوانین و چاوەڕوانەکانی خەڵک هاتووە بە تایبەتی نەوە نوێیەکان لە هەرێمی کوردستانە. ئەمە پرسێکی گەورەیە ئەمە شتی زانستیە. ئەمە ناتوانێت تۆ بە شعارات و بمرێ و بژێ و پارتی بنەفرەت بێ یەکریتی بەنەفرەت بێ ئەو بەنەفرەت بێ ئەمە بۆ چارەسەر ناکرێ. ئەوە بەنەفرەت بوو ئەوە بوو بە بەرد ئەوە بوو بە شەیطان بەمە چارەسەر ناکرێت. ئەمە عەقڵیەوێ ئەمە پشودرێژەوێ سەلیقەی ئەوێ قوربانیدانەوێ واسێنانی لە
یعنی دەستگرتنی کوێرانە بەدەسەڵاتەوێ واسەنانی لە خدابی پۆپۆلیستیشەوێ لێ پرسرا و لە ئەستۆ گشتنی نیشتیمانیەوێ و احترامگرتن لە ڕاستیە لە منطقی سیاسەتێکی ڕاستەقینە و نیشتیمانیەوێ ئەمە بەوەی بە بڕای من وەک لە پرۆژەکەشمان تەرحکم کردووە ئەم هێزانە بۆ ماوەی 4 ساڵ بەیەکەوە بچنە لیستێکی هەڵبژاردنەوە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ڕێککەون لە پێشەوە لەسەر پرۆژێک یەک ئاشبوونەوەیەکی نیشتیمانی هەبێ لە هەرێمی کوردستانە ئاشبوونەوەیەکی نیشتیمانی یعنی پەیوەندیەکە وا بێکێمە بەیەکەوە بتوانانی بێکەوە بیرکەینەوە بێکەوە قسە بکەین بەیەکەوە گفتوگۆ بکەین دووەمیان ڕێککەوین لەسەر پرۆژێک نەخشە ڕێگایەکی بۆ قۆناغێکی ڕاگوزەری 4 ساڵە لانیکەم ئەم قۆناغا دەستوریتیا پسند کرابێ نەخشە ڕێگایەک بێ بۆ لانی کەمی یا بڵین ئەستێکی معقول لە ئیسلاح لە کۆمەلگای کوردەواریە دەرگاکردنەوە بە ڕووی پرۆسە سیاسیەکەیە وەڕێخستنی پەیوەند مەسەلە نیشتیمان و نەتەوی ئەم جۆرەشتانە چۆن مامەڵی لەگەڵا بکەین و چۆن پەیوەندیەکانمان بە دەروبەرەوە ڕێکخەوین و ئەمە بە شێوەی لیستی نیمچەکراوی هەر ئێستا هێزەکان بەشدار بن لەسەر پرۆژێ ڕێکەون چەندیان هێنا هەر یەکە چەندی هێنا لە حکوومەتێکی ئینتیقالیە بەشدار بن حکوومەتی ئینتیقالی نابێ ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی تیابێ لە میسرا ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتی تیابێ شۆڕژ لە بارچوو لە کۆمەڵگای ئێمە کە ئۆپۆزیسیۆنمان هەیە و دەسەڵات نەدەسەڵاتمان دەسەڵاتە ناوپۆزیسیۆنمان ئۆپۆزیسیۆنە چکم وڵاتمان وڵات نییە دامەزراوەمان دامەزراوە نییە دەستورمان نییە ڕێسای گەمەکانمان نییە ژێرخانی دیموکراسی و گەمەمان نییە بۆیە لە کۆمەلگایەکی کردبووە پێمانەوترێ گەمەیەکی دیموکراسی ئەگەر مواسسات بەهێز نەبێ سەری لە چێوە دەرەچێ گەورەبوونی ناکۆکێت تەقلیدیەکانی کۆمەلگایە دووبارە زیندووبوونەوەی ئەو ناکۆکێت تەقلیدیانە و گەورەبوونیان و بە شێوەیەکی گرە ئەگەر هێزەکان بەم جۆرە حکوومەتێکی ئینتیقالی پێک بێن خۆ ئەگەر ئەمە ڕێک نەکەوت یەکێتی و پارتی قبوڵیان نەکرد ئەوەی خۆی بە ئۆپۆزیسیۆن ئەزانێت لەم کۆمەلگایە لەسەر بەرنامەیەکی بەم جۆرە ڕێککەوێ و بەم جۆرە بچێتە گفت لەسەر ئەساسی ئەمە هەڵبژاردن بکرێ چەند دەنگیەنە لەسەر ئەساسی ئەمە بچێتە گفتوگۆ لەگەڵ دەسەڵاتەوە لەسەر بەرنمەیەکی ئەما بیسەپێنە بەسەریە یا ناچاریکە یا بتوانێت قەنەعەتی پێ بکە بۆ دۆخێکی لەو جۆرە بەدەرلەوە ئەگەر لە چوارچەوەی ئەم هەلومەرجەی ئێستامانە ئەم هەلومەرجە وەک ئێستا بمێنێتەوە هەڵبژاردن بکرێت چی ڕۆدە زیاتر دام و دەستگاکانمان شڕۆڵە بن زیاتر حزب دروشم کەسێتی سیاسی ئەکسپایرە بن یعنی ئێستا کوردستان بۆ تا مەڵبەت دێ بۆ ئەکسپایرکردن حیزب پرۆژە کەسێتی سیاسی چەند خەڵک ئەکسپایر بوو چەند پرۆژە ئەکسپایر بوو و هەروەها ناومێدبوونی زیاتری هاوڵاتی لە پرۆسەی سیاسی ئێمە بزانین لە دۆخێکی لەو جۆرەیە ئەژین بۆچی ئێمە ئەزمون کراوەکان ئەزمون کەینەوە بۆچی ئێمە درێژە خۆمان بخڵەتێنین درێژە بەم بارودۆخە بین خۆخڵەتانن درێژە بەم بارودۆخە لە کوردستانێکی دابشکراوە نەبوونی موئەسەسات و دەسەڵاتێکی یەکگرتووە و ڕێک نەکەوتن لەسەر قۆناغێکی دامەزراوەی ڕاگوزەری بۆ دروستکردنی و جۆرەشتانە بە بڕای من یعنی هەڵبژاردنەکە بەرەنجامی نادیموکراتیە باش بەس لێکەوتێم درێژکردنەوەی تەوەنی پەرلەمان و حکوومەتە ئاسەوارە خراپەکەی چییە بەزوتە دیکتاتۆر لە کوردستانە نییە دیکتاتۆر نا دیکتاتۆر بە چەک پارە دەزویر خوان نەسەپاندوو ئەزانی چی یعنی دیکتاتۆر کەسێکە کە نەحیزب هەیە نەژانی سیاسی هەیە نە ئەوە هەیە تەناخۆی قسەڕەوە نییە وە کەس ناتوانێت لە یعنی چوار قسە بکە ڕاپێش ئێمە ڕوا پەلەمەکە دیکتاتۆر لە عێراقشا دیکتاتۆرمان نەماوە ئێمە هەتا زەمینەی سەرهەڵدانی دیکتاتۆریەت کەمەوەتەوە دیارە شەڕە ناوخۆیەکان و ناکۆکە ناوخۆیەکان دایم زەمینەن بۆ سەرهەڵدانی دیموکرات بەس عێراق ئێستا بەکەڵکەوە نەما دیکتاتۆریشی تیاڵکەوێ ئەوەندە پارچە بووە ئێمە دەسەڵاتێکی یەکگرتوومان دیکتاتۆری چی سنووری خۆی تێمە یعنی هین مەکەین ئێمە ڕواڵەتی تاکڕەویمانەیە ڕواڵەتی قۆڕکردنی دەسەڵاتمانەیە گەندەڵیمانەیە خراپ بەکارهێنانی دەسەڵاتمانەیە یعنی ئەمڕۆ یعنی سیستمی سیاسی لە کوردستانە توانین بڵین جۆرە تێکەڵاویە لە سیستمی تاکڕەوی و ئۆلیگارشی واتە سیستمی دەوڵەمەنەکان و حاکمڕایی دەوڵەمەنەکە هەندێک دیموکراسی و هەندێک ئۆلیگارشی و هەندێک مۆنیوارشی و هەند یعنی تێکەڵاو سیستمێکی تایبەتە بە خۆمان باش سیستمێکی سواری خراپ کاتمان کەمەوە
ئاسەواری خراپی ئاسەواری خراپی ئاسەواری خراپی ئەم درێژە چێژان یەکەمیان زیاتر بێهەیبەتبوونی دامەزراوەی پەرلەمان کە خۆی دامەزراوەیەکە زۆر لە هەیبەتی دراوە و زۆر ڕۆڵی کەم کراوەتەوە بە جۆرە لە جۆرەکان ڕۆڵی سەر کراوە ئێستا جۆرە لە جۆرەکان ڕۆڵی پەرلەمان سەر کراوە لەبەرەوەی بەچی لە چ ڕوانگەیەکەوەم قساناکەم کە پەرلەمان کۆمەڵی ئەرکی هەیە ئەبێ بودجە پەسندکە ئەبێت چاودێری دەسەڵاتی ڕاپەڕاندن بکە و هەروەها ئەبێ یاساکان دابنێ و کۆمەڵی دامەزراوەش بەسەری بێ بەڕێوە بەرێ ئێستا بودجە نییە چەند ساڵە پەسەندی ناکە و توانایی ڕاستەقینەی و کردەوەی چاودێری دەسەڵاتیشە حکوومەتیشی نییە بەس یاسا دەرەکە لە چوارچێوەیەکی دیاریکراوە بۆیە لە ڕاستیە دەسەڵات زیاتر بێ خەڵکی کوردستان و هاوڵاتیان زیاتر ناومێتەکە لە پرۆسی سیاسی و پەلەمەکە ڕیزەکانی ئەگەر بەم جۆرە بڕوا ڕیزەکانی ئەوەی خۆیان ناونەوە ئۆپۆزیسیۆن زیاتر هەڵەتەکێنێ و وریانە بن لە ناو بەشە لە حیزبەکانیشا کێشە دروستە بێ لە بەرەنجامی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵم هەنگاوە ئەگەر بەڕێز پەرلەمانتار بیت دەکشایتویان دەمایتەوە دوای 6 من پەرلەمانتار نیم لەبەرە وەڵام نادەم بۆ هێزەکان وەڵام نادەم بۆ هێزەکانیش وەڵام نادەم هیچ بژاردەیەک باش و خراپەکەی ناتوانێت ئەزانێت چی من کە بزانم من لەبەر پرۆژەکەم یعنی هەموو ئەمەی ئێستا ئەکرێ بە بڕای من بەرهەمی نییە یعنی ئەڕۆی هەروەی ناڕۆی هەروەی ئەمێنیتەوە هەروەی نامێنێتەوە هەروەی هەڵبژاردنەکەی هەڵبژاردن ناکەی لەم چوارچێوە و هەلومەرجەدا بەش بوو کەرت و پەرتەی کوردستانە لەم دۆخی نائومێدبوونی خەڵکە بە بڕوای من ئەبێ ئیش تێ بکەین عاقڵانە بە خۆمانە بچینەوە قۆناغێکی تازە دەست پێ بکەین ئاگینە بۆ ئایندەی خۆمان و نەوەکانمان و حیزبەکانمان و هاوڵاتیانمان و ئەزمونونەکەمان و قەوارەکەی هێرمیشمان بە بڕای من باش ناکە باش بزمەوەسە بۆ چونێکێک کە ینی پێیان وایە مەرگی پارتیویشتی دەستەواو بووە و هیچ ئەم سیستەمە ئیلا دەبێ بڕخوێنرێ ینی لا ببرێت دەستکاری بکرێت لە پاڵی کێتی و پارتی هیچ ناکرێ ئەوە شێ بۆ چوونە ڕادی باشە ئەو بۆ چوونە مەسەر ئەگە گریمان بۆ چوونێکی لەو جۆرە هەیە کە ئەواکرێ یعنی لە کوردستانە ئیسلاح ناکرێت باشە بە چ ڕێگایە ئەگەر بە ڕێگای هەڵبژاردن و خەواتی مەدەنی و فشارکردن و بۆی کە کۆمەلگای ئەوەی تر نەڕوخێ و خوێنی نەڕژێ و پەرتەوازە و هەڵنەتەکێ باشە هەلومەرجی خۆیەوێ هەلومەرجی خۆیەوێ ئەم هەلومەرجە بە بڕوای من توانای ئەوەی نییە توانست و ئیمکاناتی مێژووی هەرێمی کوردستانی ئەوە نییە گرێوی گەورە لەسەر هەڵبژاردن بکەی بۆ ئاڵۆگۆڕی گەورە لەبەر نەبوونی ژێرخانی هەڵبژاردننی دیموکراسی لە هەرێمە من ناڵم خەڵک بەشداری هەڵبژاردن نەکەن من ناڵم خەڵکی چکم هەڵبژاردن لەبەر کۆمەڵی اعتیبارات لەبەرەوەی ئێستا دۆخی هەرێمی کوردستانم پەرلەمانە ڕۆڵەگە بینێ لە ڕوانگەی کۆمەڵگای نێودەوڵەتیە و هەر خودی هەڵبژاردن بە دەرەوەی لەیەکەوێتەوە ئەوە جۆر جوان لەوە نییە چی لەیەکەوە چژیلیان زۆرم جۆرەشتانە بەس هەندێک دۆستی کوردستان و مەسوولی نێودەوڵەتیان بڵێن کوردستان لە کاتی خۆیان هەڵبژاردننی کورد دەستکەوتە جۆرە لە سومها پارێزرێ جۆرە لە ئەحراج نابر لە بەردەمی خەڵکانی ترا بڵێن کاکەوە شەڕێمەکەتان کێوە باسیەکەن و کاڵێن جیاوازە و کە دیفاعیلەکەن یعنی ئەو زیانەشی هەیە ئەم دواخستی هەرێمی کوردستان کە هەندێک خەڵک ئەحراجەکە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیە چکم مانای خراپەدا بەدەستەوە لە کاتی خۆی هەڵ بژاردن لە دەرەوەی خۆمانە بۆیە ئەی بە چ شێوازێکی ترەکەین من لەگەڵ ئەوەیان بە شێوازی ئاشتی خوازانە پێم وایە هەرێمی کوردستان سیستمەکەی کۆمەڵگاکەی دام و دەستگاکەی لەوە زیاتری پێنەماوە بیبەخشی ئەبێ ڕێککەوین دووبارە سیستم بیناکەینەوە سیستم بینانەکەینەوە لەسەر گرێبەستێکی کۆمەڵایەتی و سیاسی نوێ زەحمەتە ئەم سیستمە بەم چوارچەوە بەم میکانیزمە تەقلیدیانە توانای چارەسەرکردی کێشەکانی هەمان باش کەمێک پێش سەرتا بێرەنگ باسی هۆشداری نێودەوڵەتی کرد پلاسخەر لەو ڕۆژانەدا قسەی کردبەوە باسیەوەی کرد زەرد و سەوز گەورەترین ڕێگرین باسی باجی قورسی کرد یەکێتی و پارتی پشتیوانی کۆمەڵگەی نێودەوڵەتیان لەدەست داوە یاخود چۆنە یانی لە هەندێک ڕۆ بە لەرزە کەوتووە یار بڵین وێنایان شێواوە لە هەندێک ڕۆوە لەبەرەوەی کاتی خۆی ئایاوت هەرێمی کوردستان هەرێمێکە مێرگێکی دیموکراسیە ئازیز و بیر و باوەڕیتایە هەڵبژاردنەکرێ ژیانی حیزبی هەیە ژیانی سیاسی هەیە بەڵام ئێستا مەسەل کۆمەڵی لەو شتانەمان لەدەستداوە کۆمەڵی لەو شتانەمان لەدەستداوە بەڵام تاکو ئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی گرەوەکە لەسەر هەرێمی کوردستان و پشتیوانی لە هەرێمی کوردستان و پارتی وێکێتیش دەست بەر نەداوە تا ئەم لەحزەیە کە من باسیەکەم
نە لەبەرەوەی ئەزمونونەکەیان بەدڵە یا دۆخەکەیان بەدڵە یا پارتی وێکێتی لە خودی خۆیانە داواکراون بەڵکو لەبەرەوەی پێویستیان بە هەرێمی کوردستان هەیە بمێنێ بۆ ئیدارەکردنی ململانەکانە لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەس خەڵک چاوەڕێەوە بە ئەمریکا وڵاتانی تر یەکێتی پارتیمان بۆ بڕخەیە خود دەبێت لە ناوخواوەڵی گۆڕانکاری بە بدەیت دڵنیایەوە نەخێر یەکێتی و پایە ئەوروپا و ئەم جۆرەشتانە مامەڵە لەگەڵ ئەو کەساکەن دەسەڵاتی بەدەستەوەیە و هەر کەسێ بزانن شتێکیش ڕوودا وەکو وڵاتانی ترکە بۆ حسنی و بارەک ڕۆژ پێشوازیان لە سەڵاتی نوێکرد وڵاتی تر ئەمەش ڕوو دەدات کۆمەڵگەی نێودەڵی مامەڵە لەگەڵ واقعەکە دەکات یعنی بڕیاری سیاسی و سەربازی لە کۆمەلگایەکە بەدەست چێوێ بە تایبەتی گەر سەقامگیر بێ نای یعنی کۆمەلگایەکی کەرتوپەرد هەریەکە دیسانەوە لە شوێنە دەسەڵاتدار بێ بە بڕای من بیرکردنەوە لەوەی یەکێتی و پارتی ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی دەستیان بەردەی یا بە شێوەی ڕاپەڕینێ یا شۆڕشێ بە قەنەعاتی من نازانم لە هەرێمی کوردستانە ئەمە پێویستی بە بەرکردنەوەی قوڵ هەیە هەرێمی کوردستان پێویستی بە ڕێکەوتن هەیە ڕێکەوتنی نوێ هەیە لە نێوان ئۆپۆزیسیۆن و پارتی و یەکێتی و هەمولایەک ئەگینە حەسمکردنی ئەو ململانەی هەیە لە کۆمەڵگایەکی پەرد بووە بە شێوەی ئاشتی خوازانە یا تونند و تیژانە شانسی زۆر لە بەردەمانێ بە قەنەعاتی من بۆیە بێ قوڵتر بیرکەینەوە سەرکەوین بەسەر ئازارەکانمانە زامەکانمانە چونکم هەلومەرجەکە دژوارە جۆرە لە چەقبەستووی لە دۆخی هەرێمی کوردستانە هەیە جۆرە لە بنبەستی سیاسی هەیە بنبەستی سیاسی جارێک کرد تعریفەکەمەوە لەم بەرنامەیە تعریفم کردوتەوە کە نخبەی دەسەڵاتدار توانای چارەسەرکردنی کێشەکانی نەماوە وەڵام بە دیلێکیش نییە جێگای بگرێتەوە بە دیلیش بەم جۆرە ئۆپۆزیسیۆن قسە لێکەریە بکا و ڕیزەکانی هەڵوەشێنێ و خەڵک بایکۆتی هەڵبژاردن کا و ئەم هین کا و ئەسەسات نەبێ و دام و دەستگا نەبێ و ڕێک نەکەوین لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی بۆ کوردستان بە بڕای من قورسە هیوادارم بتوانی کەلانی کەمی ئەوەی پێویستی ئێمە لەم دۆخە دەرچین لە ئایندەیە بە چاوی خۆمان بین سپاس دەکەم زۆر سپاس بۆ مامۆستا بەکرالی سپاسی ئەمەرە بوون دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ